بۆ گەلی تێکۆشەر و نیشتیمان پەروەری کوردستان، بۆ بنەماڵەی سەربەرز و خۆڕاگری شەهیدانی ژینگە، کاتێک وروشمی ئاگر و ڕق و چینە و نەزانی بۆ ماوەی 3 ڕۆژ جەستەی پیرۆزی چیاکانی هەڵەبجەی داگرت، تەنها دارستانێک نەسووتە، بەڵکو بەشێک لە ناسنامە و یادەوەری و هەناسەی نیشتیمان سووتە. ئەم ئاگرا برینێکی قوڵی کردە جەستەی ئەو خاکەی کە هەمیشە پەناگە و لانکەی شۆڕش و بەرخۆدان بووە. با پێی داتا نافەرمیەکان نزیکەی 9200 دۆنم دارستان و پاوان لەو خاکە پیرۆزە کە ماڵی هەزاران گیانلەبەر و سەرچاوەی ژیانی سەدان خێزان بووە خۆڵەمێش. لە نێو دڵی ئەو کارەساتەدا کە سروش تیایدا دەی ناڵاند، گیانی پاکی دوو ڕۆڵەی ئازا و گیان فیدای کوردستان، شەهیدی ژینگە ئاری موختار و شەهیدی ژینگە محەممەد شێخ حەیدەر تێکەڵ بە گەردون و خاکی پیرۆزی کوردستان بوون. ئەوان بە خوێنی خۆیان پەیامێکی مێژووییان نووسیەوە. پاراستنی خاک و ژینگەی کوردستان هاوشانە لە بەرگری لە کەرامەت و بوونی نەتەوەکەمان. شەهید بوونیان دەبێتە زەنگێکی ئاگادارکردنەوە و وەرچەرخانێک لە ڕوانینمان بۆ ژینگە، کە چیتر ژینگە پرسێکی لاوەچی نییە، بەڵکو کێشەیەکە بوون و نەبوونی نەتەوەی و گەردونیمانە. بانگەواز بۆ دامەزراو پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان با چیتر ئەم خاکە باجی کەم تەرخەمی نەدا. لەم سۆنگا نیشتیمانیەوە داوا لە لایەنە پەیوەنددارەکانەکەین لێکۆڵینەوەیەکی ورد لە هۆکارەکانی ئەو تاوانە نیشتیمانی و ژینگەیە بکرێ و ئەنجامەکانی بۆ هەموو خەڵکی کوردستان ئاشکرا بکرێن. هەر کەس و لایەنێک لە پشت ئەم کارەساتەوەیە کە بۆ هۆی شەهیدبوونی هاوبیرانی سەوزمان ڕوبەڕووی تونترین سزای یاسایی ببێتەوە، چونکە ئەمە دەستدرێژە بۆ سەر ئاسایشی نەتەوەی و ژێرخانی خەڵک. حکوومەت لە سیاسەتی کاردانەوەی کاتیەوە هەنگاو بنێ بەرەو فەلسەفەیەکی نوێی حکومڕانی کە ژینگە وەک سامانێکی استراتیژی و بەشێک لە ئاسایشی نەتەوەی ببینێ. ئەمەش با پلانێکی تۆکمەی وەک دروستکردنی ئاگربڕ لە چیاکان، دابینکردنی تەکنەلۆژیای مۆدێرنی ئاگرکوژێنەوە وەک فڕۆکە و درۆن، بەهێزکردنی پۆلیسی دارستان و ژینگە لە ڕووی ژمارە و توانای لۆجستیەوە. داوا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەکەین هەردوو قوربانی ژینگە، شەهید ئاری موختار و شەهید محەممەد ڕەشید کە شەهیدی ساڵی 2015 گوندی سیامێوەی ناڵپارێزە، با فەرمی وەک شەهیدانی ژینگەی کوردستان تۆمار بکە. دەبێت هەموو ماف و ئیمتیازاتێکی یاسایی و معنەوی بنەماڵە سەربازیەکانیان دابین بکرێت و چیرۆکی قوربانیدانیان بخرێتە پرۆگرامی خوێندنەوە تا ببێتە ئیلهام بۆ نەوەی داهاتوو. هێمای زیندوو لە دڵی شاردا داوا لە بەڕێز پارێزگاری هەڵەبجە کە دوو پارک یان دوو شوێنی گشتی گرنگ لە ناو شاری هەڵەبجە بە ناوی شەهید ئاری و شەهید محەممەد ناو بنێن، با ناویان ببێتە چرایەکی هەمیشە داگیرسا و لە یادەوەری شارەکە و سمبولێک بۆ بەرخودانی ژینگەی. پەیامێک بۆ گەلی کوردستان با ببینە پاسەوانی چیاکانمان. خوشک و برایانی ئازیز، چیاکان هەمیشە پەناگە و قەڵای بەرگری ئێمە بوون لە ڕۆژە سەختەکانماندا. ئەمڕۆ ئەرکی ئێمەیە ببینە قەڵا بۆ پاراستنیان. پاراستنی ژینگە تەنها ئەرکی ڕێکخراوێک یان حکوومەت نییە، بەڵکو ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمانی سەرشانی هەمومانە. ئەمە بەشێکە لەو کللتورە ژینگە کوردیا ڕەسەنەی کە ڕێزگرتن لە کانی و دار و خاک و ئاسمان بە ئەرکێکی پیرۆزی زانیوە کە لە باو باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە. با پەیمان بدەین لە بری فیرمێسکی بێهیواوی تۆوی هیوا بچێنین، با لە شوێنی هەر دارێکی سوتا و دارستانێک لە ئیرادە و ژیانەوە بچێنین. ئاگر خاکە سووتێنێ، بەڵام هەرگیز ناتوانێت ئیرادەی سەوزی ژیانەوە لە دڵمانە بکوژێنێتەوە. با خوێنی پاکی شەهید ئاری و شەهید محەممەد ببێتە ئەو بارانەی کە خۆڵەمێشی ئەم کارەساتە کاتە بەهاری ژیانەوە. یادتان هەمیشە با سەوزی بمێنێتەوە و ڕۆحتان شاد بێت.